بەرپرسانی باڵای هەرێم گومان لای خەڵک دروست دەکەن سەبارەت بە ڤاکسینەکانی کۆرۆنا. بۆچی بەرپرسانی باڵای هەرێم ڤاکسینی کۆرۆنا وەرناگرن؟ ڤاکسینی کۆرۆنا ماوەی ساڵێکە خواستی لەسەرە و هەمووان بەتاسەوە چاوەڕوانی گەیشتنی دەکەن، بەڵام ئێستا کە گەیشتووەتە نەخۆشخانەکانی کوردستان هاوڵاتیان سڵی لێ دەکەنەوە و نایەنەوێت بەکاری بێنن. مقۆمقۆی کڕینی ڤاکسین لەلایەن بەرپرسانی باڵای عێراق و هەرێمی کوردستانەوە بۆ تەبابەتی گەرمی ڕۆژی میدیا، بەڵام ئێستا زۆربەی بەرپرسان لەو ڤاکسینەشیان وەرنەگرتووە کە بەشێکی بە دیاری و بەشێکیشی بەپارە گەیشتوەتی عێراق و هەرێمی کوردستان. ئێستا بە دوو وەجبە هەردوو ڤاکسینی سینۆفارمای چینی و ئەسترازینکای بەریتانی گەیشتونەتە عێراق و هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی زۆر جێگەی سەرنج و گومانە لای هاوڵاتیانەوەیە. هیچ کام لە سەرۆگۆزیران و جێگرەکەی و سەرۆکی هەرێم و بەرپرسانی باڵای دیکەی حیزبی و حکومی جگە لە وەزیری تەندروستی و بەڕێوەبەری تەندروستی پارێزگاکان کەسیان لەو پێکوتەیان وەرنەگرتووە و لە شاشەکانەوە دەرنەکەوتون. ئەمەش لە کاتێکدایە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا خودی سەرۆگۆزیران و بەرپرسانی باڵای دیکە لە شاشەکانەوە دەردەکەون کە پێکوتە وەردەگرن بۆ ئەوەی متمانە لای هاوڵاتیان دروست بکەن بەو ڤاکسینەی گەیەندراوەتە وڵاتەکەیان. دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هەمان پرسیار دەکات و دەڵێت ئاخۆ بۆچی بەرپرسانی باڵای هەرێم هاوشێوەی بەرپرسانی دیکەی وڵاتان ڤاکسینی کۆرۆنا بەکار ناهێنن؟ بەرپرسەکەی تەندروستی سلێمانی دەژڵێت تا ئێستا کەسێک جورئەتی ئەوەی نەکردووە لە خودی خۆیان ئەو پرسیارە بکات. هیوادارم ئەوان خۆیان وەڵامیان هەبێت بۆ ئەو جۆرە پرسیارانە، بەڵام ئەوەش ڕاستیە بەکارهێنانی ڤاکسین لەلایەن بەرپرسانەوە کاریگەری زۆرە لەسەر دڵنیاکردنەوەی خەڵک و ڕەوانەوەی گومانەکان کە هەیەنە. دوای هەوڵێکی زۆری چەند کۆمپانیایەکی جیهانی و ڕێکخراوی تەندروستی جیهانی سەرنجام تواندرا چەند جۆرێکی ڤاکسین پەسەند بکرێن و بڕیاری بەکارهێنانیان درا. هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤاکسینەکە لە جیهاندا بەشێک لە وڵاتانی ئیسلامی باسییان لەوە کرد کە بایکۆتی ڤاکسینەکە دەکەن و ڕێگە نادەن هاوڵاتیەکانیان بەکاری بێنن، کە ئەمەش دەگەڕایەوە بۆ ئەو دەنگۆی کە دەوترا لە پێکاتەی بەشی پارێزەی ڤاکسینەکەدا سوود لە پێستی بەراز وەرگیراوە و بە پێی شەریعەتی ئیسلامیش نابێت ئەو ڤاکسینە بەکار بهێنرێت. ئەم بیر و باوەڕە ماوەیەک بەردەوام بوو تاوای لێهات، تەشەنەی کرد و زۆربەی وڵاتانی ئیسلامی بەو بابەتەوە سەرقاڵ بوون و لیژنەکانی فتوای ناچار بەڕوونکردنەوە کردو. بەشێکی زۆر لە وڵاتان ئەو دەنگۆیان بەناڕاز ناوبردو سەلماندیان کە بەکارهێنانی ڤاکسینەکە هیچ گرفتێکی ئاینی دروست ناکات. ماوەیەکی کەم دوای ئەوە لە چەند وڵاتێک کە هاوڵاتیەکانی ڤاکسینەکان وەرگرت بوو چەند حاڵەتێکی مردن بەهۆی توشبوونیان بە خوێنمەین ڕوویدا. ئەم حاڵەتانە بوونە هۆی نانەوەی دەنگۆیەکی زۆر و مشتومڕێکی زۆری بەدوای خۆی داهێنا و چەند توێژینەوە بە دوواداچوونێک ئەنجام دران لەلایەن پزیشکان و گەورە کۆمپانیەکانی بوارە پزیشکیەکانەوە بۆ زانینی هۆکاری گیان لە دەستدانەکە. سەرنجام هەمووان هاوڕابوون کە ڤاکسینەکە هۆکاری یەکەمی گیان لە دەستدانەکە نییە و بەکارهێنانی ڤاکسینەکە هیچ کات نابێتە هۆی دروستکردنی مەترسی لەسەر ژیانی وەرگرانی و ئەو چەند حاڵەتەش کە ڕووی داوە بەهۆی هەبوونی کێشەی ترەوە بووە. ئەم حاڵەتانە لە کوردستان ترسیان لە دڵی هاوڵاتیاندا دروست کرد بە جۆرێک لە بەشێک لە میدیاکان و سۆشیال میدیا و بەشێکیش لە دام و دەستگاکانی حکوومەتەوە بەجددی وەک ترسێک باز لە حاڵەتەکان کراو. هاوڵاتیان مەترسی ئەوەیان لا دروست بوو کە بەکارهێنانی ڤاکسینەکە لەوانەیە ببێتە هۆی گیان لە دەستدانیان، بەڵام پزیشکان و ناوەندە تەندروستیەکان بەردەوام جەخت لەوە دەکەنەوە کە هیچ مەترسیەک لەسەر ژیانی وەرگرانی ڤاکسینەکە نییە و ئانی هاوڵاتیانەدەن ڤاکسینەکە وەربگرن. بەڕێوەبەرێتی تەندروستی پارێزگاکانی هەرێمی کوردستان هەمویان جەخت لەوە دەکەنەوە کە بەدەمەوە هاتنی هاوڵاتیان و خواستی وەرگرتنی ڤاکسینەکە وەک پێویست نییە و هاوڵاتیان وەکو پێویست پێشوازی لە وەرگرتنی ڤاکسینەکە ناکەن و ترسیان لە وەرگرتنی هەیە بە بڕوای پزیشکان و شارەزایانی ئەو بوارە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ناهوشیاری خەڵک لەلایەک و کەم توانایی حکوومەت و وەزارەتی تەندروستی لە وشیارکردنەوەی خەڵک لەلایەکی دیکەوە بە جۆرێک حکوومەت بەو هەموو توانایی کە هەیەی ناتوانێت ئەو ترسا بڕەوێنێتەوە کە سۆشیال میدیا و چەند میدیایەکی مەبەستدار دروستیان کردووە و وایان لە هاوڵاتیانی هەرێم کردووە
بڕوایان بە ڤاکسینەکە نەبێت. دکتۆر سیروان محەممەد بەڕێوبەری گشتی تەندروستی گەرمیان باز لەوە دەکات ڤاکسینی ئەسترازینیکا یەکێکە لەو ڤاکسینەی لە ئێستادا زۆرترین بەکارهێنانی لەسەر ئاستی گیان هەیە، بەڵام ئەوەی ئێستا هەیە بڕێکی دیاریکراو لەو ڤاکسینە لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە گەیشتۆتە شارەکانی هەرێم و هاوڵاتیانیش بە سستی بەرەو پیری وەرگرتنی ڤاکسینەکە دەچن. لە پارێزگای هەڵەبجەش تا ڕادێکی زۆر بایکۆتی ڤاکسینەکە کراوە لەلایەن هاوڵاتیانەوە و پارێزگاکانی سلێمانی و هەولێریش بەدەرنین لەو سەڵکردنەوەی هاوڵاتیان کە بەرامبەر بە ڤاکسینەکە هەیەە. بەرپرسانی تەندروستی بۆ چوونیان وایە ڤاکسین دەرمانی ئەو دەردەیە کە جیهان هیلاک بوو بەدەستیەوە کە ناوی کۆرۆنایە. خەمساردی هاونیشتیمانیانیش واتە بێ باکبوون بەرامبەر مەرگ و تەندروستی خۆیان و خێزانەکانیان. بەوتەی پسپۆڕانی تەندروستی مەترسی بەکارنەهێنانی ڤاکسینەکە و توشبوون بە نەخۆشیەکە چەند هەزار هێندەی مەترسی گیان لە دەستدانە بە ڤاکسینەکە، بەڵام ئەو بۆچوونە لای هاوڵاتیان دروست بووە کە توشبوون بە کۆرۆنا ئاسانترە تا مەترسیەکانی بەکارهێنانی ڤاکسینەکەی کە ئەمە بۆچوونێکی تەواو پێچەوانەی بنەما زانستیەکانە.